دیارە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە بەشێک لەو فیلمانی کە بەرهەمەهێنرێ ئەتوانن لە نێو فستیڤالەکانە بێگومان بەشداری بکەن و کێبڕکێ بکەن و ببنە خاوەنی خەڵات. دیارە کورتە فیلمی سێبەر یەکێکە لەو کورتە فیلمانی کە فیلمێکی زۆر تایبەتەوە بێگومان کار لەسەر بڵین تەواوی ئەو بابەتانەی کە هەندێک جار پێیوەستن بە کوردەوە هەندێک جارش پێویستن بە تاکەکانی کوردەوە ئەبینین کە بڵین بابەتی مادە هۆشبەرەکانێکی کە لەو بابەتانەی کە زۆر قسە و باسی لەسەر ئەکرێت و لە حاڵەتیشەوە بۆتە دیاردە و بەداخەوە ئەبینین کە چەندین کەس هەن کە گیرۆدەی ئەم بابەتەکەن بۆیە هەندێک لە بابەتانی کە لە نێو کۆمەلگایە بێگومان جێگەی قسە و باس و خواسن بەشێک لە دەرهێنەران کار لەسەرەوەکەن کە چۆن بتوانن ئەم بابەتانە جارێکتر لە ڕێی فیلم و لە ڕێی بڵین سینەماوە جارێکی تر جەخت لەسەر ئەم بابەتانە بکەنەوە بە خۆشحاڵیشەوە بینین جگەلەوەی کە ئەم بابەتانە بینەرێکی باشیان هەیە و بڵین پێشوازێکی زۆر باشیشیان لێکرێ لەگەڵ هەمومانە دەرفەتی ئەوەشیانە بێت کە بتوانن لە نێو فستیڤالەکانە بەشداری بکەن. دیارە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی سلێمانی یەکێکە لە فستیڤالە هەرە دیار و جوانەکان کە بێگومان چەندین فیلمی کوردی دەرفەتیانە بێت کە نمایش بکرێن و ببنە خاوەنی خەڵات و بە خۆشحاڵیەوە لە چەرمانگی ئایندەیە بێگومانە فستیڤالە لە شاری سلێمانی بەڕێوەچێت و کورتە فیلمی سێبەریش یەکێکە بێت لەو فیلمانەی کە بە خۆشحاڵیەوە لە نێو فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی سلێمانیا بەشداریەکات و نمایشەکرێت. فیلمی سێبەر لە نووسین و دەرهێنانی مەجید دەروێش نەژاد دەچێتە فستیڤاڵی نێودەوڵەتی نێونەتەوەی فیلمی سلێمانی بەپێی هەواڵی ئاژانسی هەواڵی مهر. ئەم کورتە فیلمە ماوەی 5 ڕۆژ لە گوندی دەرزمی ورمێ لەلایەن حکمەت و سولەتی سولەیمانیەوە بەرهەم هاتووە. ئەم کورتە فیلمە پاش بڵاوبوونەوەی لە ورمێ گەیشتە پێنجەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی. شەبنە یوسفی، ئیسلام ئالوسی، حەبیب فەرەحمەند، کاملیا شاهین و بەهار معروفی ئەکتەرەکانی ئەم کورتە فیلمن. ئەم فیلمە لەسەر کاریگەریەکانی توشبوون بە مادە هۆشبەرەکان لەسەر ژیانی کۆمەڵایەتی مرۆڤ و یەکەمین ئەزموونی دەرهێنانی فیلمی دەروێش نەژادە.